پێشکەشکاری کەناڵی ABC قسەی لەگەڵ نیکی هێلی کاندیدی سەرۆکایەتی بۆ ساڵی 2024 کردووە سەبارەت بە پلانەکانی خاتوو هێلی بۆ شکستهێنان بە دۆناڵد ترامپی سەرۆکی پێشووی ئەمریکا و هەروەها کە ئایا چۆن نیکی هێلی دەڵێت ئەو دەنگی دەنگدەران لە ویلایەتی ناساو بە گرانێت واتای نیو هامشەر بەدەست دەهێنێت. من لەگەڵ ئەو ڕاستیەدان کە بە ئازادی بژیت یان نەژیت. لە دیمانەیەکی کەناڵی نیوز 9 لەگەڵ نیکی هێلی خاتوو هێلی لە پەیامەکەیدا ڕوون بوو سەبارەت بەوەی کە ئەو بڕوای وایە وڵات بە ڕێڕەوێکی خراپدا تێدەپەڕێت. وڵات لە شێوازێکی خراپدایە و پێویستە ئێمە قسە لەسەر چارەسەرەکان بکەین. نیکی هێلی نەیویست ڕەخنە لە دۆناڵد ترامپی سەرۆکی پێشوو بگرێت. هاوکات هێلی بەردەوام ئاماژەی دەکرد بەوەی کە سەرۆکی ئێستای ئەمریکا نەیاری سەرەکیەتی. من خۆم بۆ سەرۆکایەتی کاندید کردووە سەرۆک جۆ بایدن سەرۆکە جا من دەبمە ڕکابەری ئەو. بەڵام هێشتا دەبێت نیکی هێلی یەکەم جار لە هەڵبژاردننی بەراییدا دەربچێت. کاتێک پرسیاری ئەوەی لێکرا کە ئایا بۆچی بڕیاریدا بەشداری لە کێبڕکێکەدا بکات، ئەمەش دوای ئەوەی لە سەرەتادا لە ساڵی 2021دا گوتبووی کە ئەو بەشداری ناکات ئەگەر ترامپ خۆی کاندید بکاتەوە. لە وەڵامدا نیکی هێلی گوتی بارودۆخەکە گۆڕاوە. ئەو بەر لەوە بوو کاتێک بایدن هەڵبژێردرا. نیکی هێلی دەڵێت ئەو بڕوای وایە کە ئەو نوێنەرایەتی نەوەی داهاتووی سیاسەتمەداران دەکات. ئەمەش بە پێچەوانی تێبینیەکانی ئەم دواییانی کە گوتبووی ئەو چیتر چالاک نییە. دوای ئەوەی خاتوو هێلی داوای ئەنجامدانی پشکنینی توانای هزی بۆ ئەو سیاسەتمەدارانە کرد کە تەمەنیان لەسەر و 75 ساڵانەوەیە. هێلی دەڵێت تەنانەت ئەگەر قەبارەی کاندیدان زیاتر بێت ئەو دڵنیایە کە دەنگدەران لە ویلایەتی نیو هامشەر هەر ئەو وەک بربژاریان بۆ سەرۆکی داهاتووی وڵات هەڵدەبژێرن. ئەمریکایەکان شایستەی باشترن، هەروەها هاوڵاتیانی نیو هامشەر. ئێمە لێرەین بۆ ئەوەی پێتان بڵین ڕێگەیەکی باشتر بۆ دەربازبوون هەیە. نیکی هێلی و تیمەکەی پێمان دەڵێن کە ئەو لە ماوەی چەند هەفتەیەکدا دەگەڕێتەوە بۆ ویلایەتی نیو هامشەر. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.